بەڵێ سلااو ڕێزم هەیە بۆ هەموو بنێرانی NRT و هەوای تەندروستی بۆ هەموو لایەک دەخوازم وەزارەتی پەروەردە کار و پلانی خۆی داناوە کە ئەگەر هاتوو ئامارەکان یارمەتی دەربێت و راپۆرتی وزارەتی تەندروستی یارمەتی دەربێت ئەوە دەرگای قوتابخانەکان لە پۆلی 1 بۆ 11 لە بەرۆ هەمان دەزانین پۆلی 12 داوامی دەست پێ کردو هیچ کێشە و گرفتیان نییە و ماوەی 2 هەفتەیە ئیشەکان زۆر بەباشی دەڕوا و لە هیچ کێشە و گرفتێکی تەندروستیشی بەدوای خۆی نەهێناوە وا بریارەیەکی سێ بکرێتەوە دەرگای قوتابخانەکان لە پۆل 1 بۆ 11 بەڵام راپۆرتە تەندروستیەکان و ئامارەکان ئەوە ئاماژە بکە کە دەتوانین پێشتر بکەینەوە و ئێمە وەکێکتی مامۆستایان پێمان باش و لە 1-2 داوام دەستی پێ بکاتەوە بەڵام دیارە 2 کۆبوونەوەی لیژنەی باڵای بەرامبوونەوەی کرۆنەیە و هەبوو بۆچوونەکان بۆ ئەوە دەڕوات لە نێوان 6 بۆ 2 داوام دەستی پێ بکاتەوە تاکو زووتر داوام دەستی پێ بکاتەوە حتمما یارمەتی دەدەرە بۆ ئەوە ساڵی خوێندنمان زووتر تەواو بکەین و نەکەوینە ساڵی یان لەسەر حسابی ساڵی ئایندەی خوێندن نەبێ 21 بۆ 22. بەڵێ مامۆستا ئەحمەد دەمەوێتەوە بزانم وەزارەتی پەروەردە ئامادەکاریەکانی چین بە چ میکانیزمێک دەرگای ناوەندەکانی خوێندن دەکرێتەوە چۆن پرۆسەکە دەست پێ دەکات؟ وزارەتی پەروەردە خۆی چەند جاریش لە بەرنامەکانی خۆی یا بڵێن لە کۆبوونەوەکانی خۆی و بەرنامەی خۆی داناوە و تەسەوڕەکەین دەستپێکردنەوەی خوێندن بە شێوازێک بێت کە چۆن ئەوەی بریکاری وەزیری تەندروستی ئاماژەی پێکرد ڕێکارە تەندروستیەکانی تون بەکارهێنێت و خوێندن لە پۆل 1 تا پۆلی 11 لە ناوەندەکانی خوێندن دەستی پێکاتەوە کۆمەڵێ پلان هەیە کۆمەڵێ ئەگەر هەیە ئەو پلانانە وزارەتی پەروەردە زیاتر معنیە قسە لەسەری بکات بەڵام ئەوەی ئێمە تێگەیشتنە کە دەوامەکە بە چڕی پڕی دەستی پێکا پشۆکان نامێنێت و بەرنامە بۆ ئەوە هەیە کە بەرنامە لە 1 دانراوە تا 1 بەڵام ئیسا ئەگەر نزیک بێتەوە خوێندن حتمما تا مانگی 5 دەبات و لە مانگی 6 دەتوانین تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم بکرێت و پاشان لە 1 هەفتەوە دەتوانین خوێندن دەستی پێ بکاتەوە بۆ وەرزی دووهەم و بۆ چوونێکی تریشەیە لایەنێکی تریشەیە کە داوام بە تەناوب بکرێت واتە 3 ڕۆژ بە 3 ڕۆژ یان بڵێن گروپێک داوامەکە گروپێکی تر داوام نکات و بکرێت هەموو داوامێکی چڕوپڕ بکرێت و پرۆگرامەکان کەمێکم بکرێتەوە ئەوەی لە بەرژەوەندی قوتابیان و خوێندکاران دەکرێت و بەو شێوە خوێندن دەستی پێ بکاتەوە پۆلی 12 هەمووتان دەزانن خوێندن دەستی پێکردەوە تاقیکردنەوەکان لە مانگی 7 دەبێت و تا ئێستا پلانەکەی وزارەتی پەروەردە سەرکەوتوو بەڕێوە چووە. بەڵێ مامۆستا ئەحمەد ئەو دوو بۆچوونەی کە باست کرد کام بۆچوونیان زۆر واردە بۆ جێبەجێکردن؟ تەسەوڕەکەم ئەگەر دەسەڵات بدرێت بە بەرەوبەری گشتیەکان بۆ نمونە وزارەتی پەروەردە دەسەڵات بداتە بەرەوبەری گشتیەکان و بەرەوبەری گشتیەکان کە ئێمە 4 بەرەوبەتی گشتیمان هەیە لە بابلێن لە هەرێمی کوردستان و خوێندنی کوردیش هەیە لە کەرکووک بەڵام ئەوەی کە معنیە بابەتانە ئەم 4 بەرەوبەری گشتیە دەسەڵاتی خۆیان شۆڕکەنەوە بۆ بەرەوبەر پەروەردەکانی تر و لەگەڵ ئشرافە تەنسیقێک بکرێت هەماهنگگیەک بکرێت تەسەوڕەکەم خوێندنی تەناوب یارمەتی دەرێت بۆ ئەوە ئەم قۆناغە تێپەڕێنین بەڵام دەسەڵات مرکزی نەبێت دەسەڵات بدرێت بە بەرەوبەرەتە گشتەکانی پارێزگاکان بۆ نمونە بەرەوبەراتی گشتی پارێزگای سلێمانی کامل دەسەڵاتی پێ بدرێت و ئەوش لەگەڵ بەرەوبەراتی گشتەکە بەرەوبەراتی پەروەردەکان ئیش و کارەکانی خۆیان ڕێک بخەن و دەسەڵات بدرێتە تا خوارتر بۆ نمونە گوندەکان جیاوازە لە ناوەندەکانی خوێندن لە ناو پۆلە لە ناو شارەکانە پۆلەکان جیاوازن ژمارەی قوتابیان و خوێندکاران زۆرترە لە ناو شارەکان دەکرێت ئەو دەسەڵاتە شۆڕ بکرێتەوە من تەسەوڕەکەم بە تەناوب باشترین پلانە بۆ ئەم قۆناغە. باشە کەواتە خوێندکاران هەموو ڕۆژەکان دێنەوە ناوەندەکانی خوێندن؟ ئەکرێ مەسەرەن لە هەفتەیەکە چەند ڕۆژێک داوام بکەن و ئێمەش بریارێکمانیش هەیە ئەو بریارە کەسوکاری خوێندکاران مەخەوە لە مناڵەکانی خۆیان بنێرن یان نێرن یان اختیاریە فۆرمێکە پڕێ دەکاتەوە ئەو فۆرمە ئەو بەخێوکەری ئەو خوێندکارە تحملی مەسئولیت دەکات منداڵەکەی خۆی بە ئەلکترۆنی بخۆنێت بەڵام لە ڕۆژی تاقیکردنەوەکانی مانگانە یان وەرزیانە ئەمە دەبێت بەو شێوە ناوەندەکانی خوێندن سوک دەبێتەوە ژمارەی قوتابیان و خوێندکاران کەم دەبێتەوە لە پۆلەکان. باشە بەڵام پێتان وایە ئەم ئیختیاریە پرۆسەکە سەرکەوتوو بکات؟
بەڵێ سەرکەوتوو دەبێت لە وڵاتی ئیماراتە لە وڵاتی ئێرانە لە تورکیا لە ژۆر لە وڵاتەکانی ترە جێبەجێ کراوە ئەوەی کەسوکاری قوتابی مەترسی هەیە لەسەر ژیانی مناڵەکەی نانێرێت ترسی هەیە بەرژەوەندەکەی لەوەتە لە ماڵە بخۆنێت بەڵام دەبێت ئیلتیزام کە بە خوێندنی ئەلکترۆنی. بەڵام مامۆستا ئەحمەد وەک دەزانین ئەتوانین ئێمە لە کاتی پرۆسی پەروەردەیە لەم زروفەدا خۆمان بەراوردکەین بە وڵاتان لەوانەیە ئێستا ئەوان زۆر کێشیان نەبێ زۆر کەم و کوڕیان نەبێ بەڵام ئێمە وەک دەبینین مامۆستایان بەهۆی موچەوە بەهۆی چەندین گرفتی تری وەزای پەروەردەوە کۆمەڵی کێشەمان هەیە بەڵام پێتان وایە توانین ئەم بەراوردیە بکەین بەوان و پرۆسەکەی ئێمەش بە سەرکەوتوی وەکەوان مەزەندە بکرێ و بڕوات. خاتون من ئەمەژەم پێکرد مەسەلەی خوێندن بەردەوامی خوێندن و با بڵێن ئەوەی اختیاری من ئەمەژەم پێکرد لە وڵاتانە کراوە و سەرکەوتووە تا ڕادەیەک تەنانەت لە وڵات هەیە مەسەن کە قوتابی یان خوێندکار توش دەبێت بمایە 14 ڕۆژ ئەلکترۆنی لە ماڵ دەخوێنێت و پاشان دەگەڕێتەوە بەڵام شێوازی بەراوردی خۆمان بکەین بە وڵاتانی تر لە ڕووی موچەوە حتمما قورسە زەحمەتەوە ئەوە ڕاستیەک هەیە ناشارێتەوە ئێمە قەیرانێکمان هەیە قەیرانی داراییە و ئەو قەیرانی داراییە کارگەری بۆ لەسەر گیرفانی مامۆستا و لەسەر دواکەوتنی موچە و ژیانمانی قورس کردێتەوە و هاتوچەی مامۆستایان و داوامی مامۆستایانی قورس کردێتەوە بەڵام بەو بەڵێنە کە حکوومەتی هەرێم بەڵێنێکی داوە کەسی ڕۆژجارێ ئەوەی کە لە گیرفانێتی دابش کاتە سەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەنانەت وەزیری پەروەردە لە یەک لە وتارەکانی لە شاری بابلێن لە شاری سلێمانی لە هەفتەی ڕابردوو ئاماژە بۆ ئەکات کە حکوومەت بەڵێن ئەوە دەدات کەسی ڕۆژجارێ موچەکەی ئەدا بەڵام ئەوەی لە گیرفانێتی ئەمڕۆ میش تەسەوڕەکەم حکوومەتی هەرێم داهاتەکەی زۆر باش بووە جیازە لە مانگی دوومانگی تر پێشتەوە بۆ لەبەر ئەوە نرخی نەوت بەرز بۆتەوە ئەمە لە لایەکەوە لە لایەکی ترشوە نرخی دۆلار بەرزە ئەو داهاتی حکوومەت بە دۆلارە و دابشکردنی پارەکە بە دینارە باج لەسەر هەموو شتێک دانراوە باج هەمووی بەرز بۆتەوە و هەوڵێکی باشێ بۆ کنترۆلکردنی گەندەڵەکان لە دەواازە سنووریەکان و پەیمان درراوە کە کۆمەڵێ شتی هەیە بە قاچاقی دێ کنترۆل بکرێت ئەمانە هەمووی و کۆمەڵی موچەی نایاسەی بڕاوە ئەمانە هەمووی یاریدە دەرە کە حکوومەت داهاتی زۆر بێ خەرجی کەم بێتەوە واتە دەتوانێت ئەگەر هاتو لەگەڵ حکوومەتی عراقش ڕێکەوەی ئەو هەموو کێشەکە لە بنەڕەتە چارەسەرەوی بۆ ماوەی 1 ساڵ ئەمانە هەمووی کێشە و گرفتن حکومت دەبێت چارەسەری بکە حتمما ئەمانە قسەی جەنابتە ناتوانین براودی بکەین لەگەڵ وڵاتانی تر بەڵام ئەوەکانی تر دەتوانین نێمە ئیش لەسەری بکەین وەکو چۆن لە وڵاتانی تر سەرکەوتی هێنا دەتوانین ئیش لەسەری بکەین. زۆر باشە مامۆستا ئەحمەد بەڵام مامۆستایان چی دەڵێن لەبارەی بڕیارەکانی حکومت ئەگەر ئەو بە پێی داهاتی خۆی موچە دابش بکات و ماگانە لێبڕینەکان اختیاریە بڵین مەزەندە ناکرێت بەوەی کە یەکجاری بێ لێبڕینەکە و دەستنیشان بگرێت هەموو مانگێک بەم شێوەیە لێبڕین ئەبێ مامۆستایان چی دەڵێن لەم بارەوە پێ دوایە ڕازی بن بە بڕیارەکان و بگەڕێنەوە ناوەندەکانی خوێندن؟ مامۆستا مافی خۆیەتی کە داوای موچەیەکی تەواو بکە ئێمە وەکێتی مامۆسانی کوردستان لە هەموو پەیوەندیەکمان و لە هەموو دانیشتنێکمان و لە هەموو کۆبوونێکمان لەگەڵ حکوومەتە و لەگەڵ لایەنە سیاسیەکان لەبەر لایەنە سیاسیەکانیش ڕۆڵ دەبینن لە مەسەلەی چارەسەرکردنی کێشەکانی حکوومەت لەگەڵ مامۆستایانە کە خاڵی یەکەممان و سەرەکیمان مەسەلەی موچەیە ئەگەر موچە لە کاتی خۆی و بەکاملی بدرێت حتمما باردۆخەکە جیاوازتر دەبێت و مامۆستایان بەوە دڵیان خۆشە بێت و بەوە زیاتر هاندەندێن کە بگەڕێنەوە دەوام و دەوامی خۆیان بکەن موچەکە لە کاتی خۆی و بەکاملی وەرگێت و چارەنووسی ئەو موچەکانی تریش بزانین وکردنەوەی حسابێکی بانقی بۆ هەموو مامۆستایەک ئەمانە هەمووی داواکاری مامۆستایانە بەڵام ئێمە لە بارودۆخێکی تایبەتین ئەو بارودۆخەوەتە لەسەر ئەوەیە کە مناڵەکانمان ئایندەی مناڵەکانمان بەچی دەگەێنێت ئەگەر ئێمە دەرگای قوتابخانەکان نەکەینەوە واتە مامۆستا پێی خۆشە موچەکەی بەکاملی وەرگێت و لە کاتی خۆی. بەڵێ مامۆستا ئەحمەد سەبارەت بەوەی کە هەر چەند دەکەوینە وەرزی هاوینەوە بۆ کردنەوەی ناوەندەکانی خوێندن ئەی سەبارەت بە باخچەی ساوایانیش ئەمە تا چەند ئاستەنگیەکیش دروست دەکات کە هەم لەبەر وەرزی گەرماکە یاخود باخچەی ساوایانیش دەگەڕێنەوە داوامەکانی خوێندنەوەیش داوام دەکەنەوە؟ دەبایە باخچەی ساوەکان قەپات نەکرێت لە کاتی خۆی ئێمە وتمان منداڵ لەبەر بەپی راپۆرتەکانی یونیسێف منداڵ توش نابێت یعنی کەمترین ڕێژە منداڵ توش بووە بەڵام ڕاست گواسێتەوە بەڵام ژمارەی مناڵەکان کەم بوون ناو باخچەی ساوانەکان یعنی باخچەی ساوان دەبایە بەردەوام بێ تەسەوڕەکەم باخچەی ساوان لە هاوینە گرفتێکمان بۆ دروست دەکات
کێشەمان بۆ دروست دەکات لە دەوامبوون هەر نەک باخچەی ساوان هەموو لایەن قوتاب لەبەرەوە ئێمە ئامێری سارکردەوەمان کەمە لە ناوەندەکانی خوێندن ناوەندەکانی خوێندنمان قەڵەباڵەغا لە هاوین پلەی گەرما زۆر بەرزەوێتەوە و ئەو هاوامان تۆزاویە لە هاوینە ئمە بۆچی ئەڵێن ئێستا خوێندن دەستی پێ بکاتەوە لە یەکی دوو باشترە لە یەکی سێ بۆ لەبەر ئەوە خۆمان دوورخێنەوە لە داوام بەرداوامبوونی داوام لە ناوەندەکانی خوێندن لە هاوینە. باشە مامەستا ئەحمەد کەواتە پێ دوابێ دەتوانن وەک خۆت ئاماژەشت پێکرد لەوە بەڵام بۆ بەرچاوڕوونی زیاتری خوێندکاران و خێزانی خوێندکاران تەواو دەتوانن تەواوی کۆرسەکان وەرزی یەکەم و وەرزی دووەم لەم ساڵدا تەواو بکرێت ئەگەر بەو شێوەیە بڕوات. بەو بەرنامە بەڵێ بەو بەرنامە کە وەزارەتی پەروەردەدانە بەرنمەیەکی باشە ئیش لەسەر ئەوە کراوە کە ئێمە 170 ڕۆژەکەی کە جاران لە ناوەندەکانی خوێندن بووین لە ناوەندەکانی خوێندن بووین بەڵام جوهودی ئەوێ جوهودی ئیدارەکانی قوتابخانەکانی دەبێت مامۆستایانی دەبێت جوهودی حکومەتی ئەوێت دابینکردنی موچە لە کاتی خۆی نەک تەنها موچە بودجەیەکی تەواو دابین کە بۆ قوتابخانەکان لایەنی تەندروستی قوتابخانەکان دەستەبەر بکرێت قوتابخانەکان پێویستی بە مادەی پاککەرەوە هەیە پێویستی بە مادەی بابلین ڕێکارە تەندروستیەکان پێویستی بە خەرج هەیە پێویستیمان بە داهاتێکی بابلێن بودجەیەکی تەواوە لە لایەنی حکومەتەوە دابین کە بۆ قوتابخانەکان لایەنێکی ڕۆشنبیری ئەوێت بۆ مەسەلەی خوێندنی ئەلکترۆنی تەواوکەر بێ بۆ خوێندن ناوەندەکانی خوێندن واتە خوێندنی ئەلکترۆنی بەردەوام بێت یارمەتی دەربێت هۆکارێک بێت لە هۆکارەکانی خوێندن ئەمانە هەمووی جهودی کەسوکاری قوتابیان و خوێندکارانی ئەبێت بۆ ئەوە مناڵەکانمان ڕێکارێکی تەندروستی بەکاربێنین بۆ کەمترین توش بوونمان بێت بەتابەتی لێتان نەشارینەوە ئەمڕۆ دەبینین ئەوە دوو چاپێکەوتن بوو لە وڵاتی ئەڵمانی لە بریتانیا پێش ئیستا کە دەبین ڤایرۆسەکە لە وڵاتی ئەوروپا چۆن گەشەی کردووە ئمە ترسی ئەومان هەیە لە مانگی 56 ئەو ڤایرۆس شەبێتەوە وەکو ساڵی پار لە 56 دەواتە ئێستا خوێندن دەستی پێ بکاتەوە جهودی هەموو لایەک پلانی حکومەتی هەرێمی کوردستان وزارەتی پەروەردە تەسەوڕەکەین قۆناغەکە بەباشی ڕێبکەن و دڵنیایی کەسوکاری قوتابیان و خوێندکارێکن کە ساڵی خوێندنیان نافۆتێت بەتایبەتی پۆلی دوانزە زۆر باشە باست لەوە کرد کەوتە ساڵان لە 170 ڕۆژدا پرۆسەی خوێندن تەواوکرا بەڵام ئایا ئەم ساڵیش دەتوانن بەو 170 ڕۆژە تەواو بکەن هەردوو کۆرسەکە تەواو بکرێت؟ حتمما ئەوەی کە وەزارەتی پەروەردە بەرنامەی بۆ دانەبوو لە یەکی سێ بۆ یەکی شەش و پاشان لە یەکی نۆوە بۆ یەکی دوانزە ئەمە وەکو چۆن بڵێن 160 ڕۆژ دەکا بە کاملی یعنی نزیکە لە 170 ڕۆژ ئێستاگەر زەحفی بکەینەوە مەجای تایە زیاتر ئیش لەسەری بکەین بۆ ئەتوانین بتوانین دوو وەرزەکە بە تەواوەتی تەواو بکەین بەڵام داواکاری تریش هەیە ئێمەش هەروەکوێکی مامۆستایان پێمان باشە نەختی لە پرۆگرامەکان کەم بکرێتەوە و خوێندنی تەناوە بێ بتوانین کاتەکەش کەم بکەینەوە بۆ ئەوە وتم پێت نەکەوینە وەرزی ئایندا وەرزی 21-22 و کارگەری نەبێت وەرزی ئیمروساڵ لەسەر وەرزی ساڵی ئایندا. باشە مامەستا ئەحمەد ئەگەر منهەج کەم بکرێتەوە ئەمە زیانێکی و تۆی نابێت بۆ خوێندکاران؟ نەک مەسەلەی منهەج کەم بکرێتەوە یعنی کۆمەڵێ بابەت هەیە نەخوێنرێت ئەو مەسەلمانە کۆمەڵێ بابەت هەیە نەخوێنرێت ینی پرۆگرامەکان مەسەلمان پرۆگرامانیەکەم کرد کۆمەڵێ بابەت هەیە ئەساسەن کۆمەڵێ لیژنە بۆی دروست بووە ئەمانە پێویست ناکە بخوێنێت ینی بۆ نمونە بابەتی کیمیای پۆلی دوانزە فەسلێک هەر پێش ئەم کڕۆنەوە پێش ئەم خەیرانیشە داواکاری بوو کە ئەم فەسلە زیادە بەڵام کۆمەڵێ فەسلی تریش هەیە بەڕاستی گرنگە دەبێت نابێت تەرک لێ بکرێت کۆمەڵێ بابەت هەیە پێداچوونە پێکراوە داواکریا پێداچوونە پێ بکرێت ئەمڕۆ فرسەت ئێمە ئیش لەسەری بکەین کۆمەڵێ بابەت هەیە بەڕاستی گرنگ نییە ئیستا بیخۆنین یعنی بۆ نمونە کۆمەڵێ بابەت هەیە دەتوانین بە ئەلکترۆنی بیخۆنین یعنی تەواجدمان ناو پۆلە و لەگەڵ ئەلکترۆنیە دەتوانێت تەواوکەر بێ بۆ ئەو بابەتانە ئیش لەسەری بکەین جهودی پلانێکی باش بێ بەڵام ئەم پلانە هەمووی بە بودجەیەکی باش دەکەی ئەو بودجە دەبێت دەرخانکە لە لایەنی حکومەتەوە. باشە مامەستا ئەحمەد بەڵام لە ئێستادا کە وەکو یەک و دوی بنەڕەتی کە یەک بۆ نمونە کە مەسەرەتای دەستپێکی خوێندنێتی ئەگەر بە ئۆنلاینیش بخوێنێت یاخود تەواوی ئەو بابەتانەی کە زۆر زەرورێت نییە بنەخوێنێت ئەمە تا چەند کێشەی بۆ دروست ناکات بۆ پرۆسەی خوێندن بۆ ساڵی دواتری کە وشەکان بەباشی بناسێت. پۆلی 1 و 2 و 3 هەموومان متفقین کە لە ناوەندەکانی خوێندن زۆرترین کاتمێننەوە هەموومان متفقین لەسەر ئەوە و ئەمڕۆ مناڵەکانمان بەڕاستی
هەمویان شارەزایەکی باشیان هەیە لە ئەمێرە زیرەکەکان مناڵەکانمان هەمویان ئەمڕۆ ئایپاتیان هەیە هەمویان تاپێتیان هەیە هەمویان پلەیفۆریان هەیە زۆربیان طبعا و کێشە و گرفتمان هەیە لە ڕووی کارەبا و ئەتەرنێتەوە بەڵام ئەو سێ قۆناغا هەمومان متفقین زۆرترین کات لە ناوەندەکانی خوێندن بوون و ئەوانە کەمترین یان با بڵێن احتیمالێکی کەم بێ پەنا ببرێت بۆ خوێندنی ئەلکترۆنی بۆیان